ماوڵاتی محەممەد نووریش دانیشتنی شاری هەولێر پتر لە 2 ساڵ و شتێکە و مامزانە بە خێو دەکەم خۆی 2 ساڵ و 2 مانگ 3 مانگ دەبیتن ئەویانە عمریتیان یەکەم جار ئەویانم هەبوو دوانێ ئەو دوانم پیاکردینە بەس مامزەکانم زۆر کەوی بووینە ماڵی بووینە لە کۆران بەریان دەدەم دێنەوە ماڵ دێن و دەڕۆن و هیچ مشکلیان نمای ئەوانە ساڵی زاوزەیان کردی لەک نەخۆم ئەوانە فەرخەیوانەیە والله مامز شتێکی جوانە حیوانێکی فەقیرە خڵق و ئارەزوم کەتە سەر مامزی بەڕاستی والله زارانیش هەمەرەقم بوو بەس جێم نەبوو خەڵکەشە دایان گوت مامز کەوی نابتن و هەهانەوە بەس لەخوای بە زیاد و کەوی بوو مامز کچێک بە زەحمەت کەوی دەبیتن خۆیوانە لە سەعرا دەژین لە چۆلی دەژین بەس ئێستا تەقریبان چیویاتی و شتیان نەمایانی کەوی بووینە لە ماڵێ بەخێوم کرد تقریبان 3-4 مانگان لە ماڵێ بەخێوم کرد گچکە بوون عمریان لە مارێ بوو سەبر هینامە دەرێ هینامە کۆرانێ ترسەکەیان شکات نەفەریان دیت ئەو شتانیان دی لە سیارە ئەو شتانە ترسیان نمایە ئێستا واللهی زۆریانم خۆش دەوێت تقریبان بڵێم ئەو کاتەی ئیشم نەبی زیاتر لەگەرەوانەمە خەڵک زیاتر هەموو لە کۆمێتەکان لە دەرێ هەمووی دەستخۆشیم لێ دەکەن شتێکیان پێ باشیانی شتێکی جوانتر بژاردیە ئێستا تقریبان دەقڵم هەیە 9 و 1 نێرە خۆی عادەتەن 1 نێر بەسە لە بۆ ئەوانە ساڵانەش عینوشی عیوانت کێ 2 جار دەزێتن هیچ فەرقینی لە گەعیوان کە بەس ئەو شتانێکی ئەمن دەیان دەمێ لە خۆشی دەیان دەمێ پیسکیتەوە گرە بە ڕۆژێ ئەو شتانەیە دێنەکەنم کە علاگەم لە مز دەبین یەکسەرەوە موچی مندارەکان منداری گچکە و داواشتی دەکەوانەش ئەوە داوا دەکەن مامزی قەرەچۆقی پێ دەرێت چەند سەدەکە و مامزانە هەنە لە قەرەچۆقی بەس لە چۆلی دەژی لە خەڵک دەترسێن و ساڵانە دەرزیان لێ دەدەم و دەرزی شەلکەی هەیە وشی عیوانت کە ساڵان دەرزیان لێ دەدەم واللهی حەزم لێ نییە لۆ فرۆشتن ئەوانە درم نایە بیان فرۆشن بە هیچ نەوە ئەکەوە ئەو ڕۆژە لێرە سیارە لێدایە بەس باش بوو لە خوای بە زیادی وەڵا لە جادەی بوو شەوەش بوو دیار بوو خۆی بە سیارێک دادا بوو برادرەکە خۆی لە بۆ میهینا گوتەوە مامزەکە سیارە لێدایە وەڵا ئەمش چوومە دوی لە ڕێ تووشیەک دیم گوتەوە مامزەکە مینایتەوە سیارێک لێدا پێم شەوەش بوو بەس لە خوای بە زیادوی باش بوو 2 ڕۆژان ترسا کات ینی بردمەوە مارێ بەس پێویستی بە عیلاج شتی نەکرد بەس بە ئیسراحات و لە خوای بە زیادی ئێستا زۆر باشە وەڵاهی مەسرەفە چوای نییە بەس حتمما بای هەندێک مەسرەف دەبیتن بەس برێمەوە زۆر نییە مادی بوونی زیاترە Sofa.